کەسوکاری ئەنفالکراوان لە ڕێگەی وەرگرتنی نمونەی خوێنەوە بە پەرۆشن چارەنووسی کەسە ئەنفالکراوەکانیان بزانن. بێگومان ئەمە هەڵمەتێکە چەندین جارە لە هەرێمی کوردستان ئەنجام ئەدرێت کە دیارە تیمی تایبەت لە بەغداوە دێن سەردانی هەرێمی کوردستان ئەکەن. بە دیاریکراوی ئەوەی ئێمە ئەمانەوێ باسی بکەین ئەو هەڵمەتەیە کە لە ڕۆژی یەکشەممەی ڕابردوو لە مۆنومنتی ئەنفال لە قەزای چەمچەماڵ دەستی پێکردووە. بە قسەی بەڕێوەبەری مۆنومنت کەسوکاری ئەنفالکراوان بە پەرۆشەوەن بۆ ئەوەی خوێنیان لێ وەربگیرێ، چکە تاکە ئومێدێکیان ئەوەیە کە بتوانن لە ڕێگەی وەرگرتنی ئەم خوێنەوە و بەراوردکردن بە ڕووفاتەکان بتوانن کەسوکارە ئەنفالکراوەکانیان بدۆستنەوە یاخود چارەنووسیان دیاری بکرێ. وەک ئەوەی باس ئەکرێ ئەمە چوارەم جارە ئەم هەڵمەتە لە چەمچەماڵ بەڕێوە ئەچێ بەهۆی ئەوەی کە چەمچەماڵ وەکو پایتەختی ئەنفال ناوزەت کراوە کە زۆرترین ژمارەی ئەنفال لە چەمچەماڵ و لە سنووری ئیدارەی گەرمیان بووە. لەوێ هەڵمەتەکە سڕ کراوەتەوە. ئەو تیمانەی کە لە بەغداوە هاتوون دەیانەوێ ئەو نمونەی خوێنە لەگەڵ خۆیان بنەوە ڕاستەوخۆ لەوێ پشکنین ئەکرێ و دائەندرێت تا ئەو کاتێک کە ڕووفاتی نوێ ئەدۆزرێنەوە بەراوردیان پێ ئەکرێ بۆ ئەوی بتوانن ئومێدێک بە کەسوکاری ئەنفالکراوەکان بدەن هەر هیچ نەبێ ڕووفاتەکانیان بۆ بگەڕێنەوە. ئەم هەڵمەتەی ئێستا تاکو ڕۆژی 31 مانگ بەردەوام ئەبێ. باس لەوەش ئەکا کە ئەگەر بێت و پێویست بێ هەڵمەتی دیکەش بەڕێوە ئەچێت لە هەرێمی کوردستانیش تاکو ئێستا بە شێوێکی گشتی 8 جار ئەم هەڵمەتە بەڕێوە چووە. وردەکاری زیاتر لە بەدوەداچوونێکمانە حەزەکەین ئێوەش بیخوێنەوە.